لە ناحەی پێباز فستیڤاڵێکی هونەری تایبەت بە ناحەکە سازکرا لە فستیڤاڵەکەدا گرنگی بەلایەنە هونەری و کلتوریەکانی ناحەکە درابوو. سەرپەرشتیارانی فستیڤاڵەکەش تەواوی بەرنامەکانی فستیڤاڵەکەیان تەرخان کردبوو بۆ ڕێزگرتن لە بەرگریەکانی هێزی پێشمەرگە بە ڕووی چەکدارەکانی داعشدا. یارە ئەم ڕۆک و دەستێک لە دانیشتوانی ناحەی باوەنور هەستاوین بە ڕێخستنی فستیڤاڵێک بە دروشمی ڕۆژی باوەنور کە تیایدا چەندین چالاکی هونەری و فۆلکلۆری و کەلتوری و شانۆیی بەڕێوە دەچێت و بەشێکی زۆری چالاکیەکان گزارشە لە ڕێزگرتن لە خەبات و قوربانیدانی برا پێشمەرگەکانمان. پێشووتر چەند گوندێکی ناوچەکە ڕۆژێکیان دیاری کردبوو بۆ ئەنجامدانی چالاکی گوندەکەیان. ئەمجارەیان ناحەیەکانیشی گرتەوە. لە چالاکی ڕۆژی باوەنوردا بەشێکی زۆری دانیشتوانی ناحەکە و پەرلەمانتاران و نوێنەری دەستگا حکومی و حزبیەکان ئامادە بوون. لە فستیڤاڵەکەدا گرنگی درابوو بە هۆرەی جافی وەک هونەرێکی تایبەتی ناوچەکە. ئەم فستیڤاڵە بۆ ئەوەیە کە یەکەم ڕۆژی باوەنور بە ناحێبوونێتی باوەنور لە چیوە لە چ ڕۆژێکەوە داهاتووە. ئەم ڕۆژە ڕۆژێکی پیرۆزە بۆ هەموو باوەنوریەکان و ژیانی سادەی لادێ دەستڕەنگینی و گەڕانەوە بۆ مێژووی کۆنی بەرهەمە خۆماڵیەکان لە چالاکی و شانۆگەریەکانی فستیڤاڵی ڕۆژی باوەنوردا ڕەنگیدا بووە. بەشێکی تریشی تەرخان کرابوو بۆ خوێندنەوەی شیعر لەلایەن شاعیرە میلیەکانی ناحەکەوە. دڵ و جەرگم بۆی ئەسووتێ قەسەم بە ئەنی زۆر پێ خۆشحاڵیم کە ئێمەش بەشداریمان کردووە وەکو کەسانی چاودێر کە ئێمەشتا لەم فستیڤاڵە بەشدارین. دەستخۆشیم هەیە بۆ برا پێشمەرگەکانمان کە لە بەرەنگانی شەڕا ئەوان ئیستا لەوێ ئەگەر ئەوان نەبوونای ئێمە نەمانتوانی ئەم فستیڤاڵە ئەنجام بدەین بەخێر بێن سەرچاوت. ناحەی پێباز یاخود باوەنور نزیکەی 80 ساڵ پێش ئێستا لە سەردەمی حکوومەتی پادشایەتی عێراقدا بڕیاری بە ناحێبوونی درا. بە مەشناحەی پێباز دەبێتە یەکێک لە کۆنترین ناحەکانی سنووری گەرمیان و هەرێمی کوردستان. مەریوان حەسەن NRT گەرمیان.